سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. قوبا تاڵەبانی ڕای دەگەنێت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زۆرترین شۆکمان پێگەشت. بریکاری پێشووتری وەزارەتی ئیدارەی عێراق ڕایگەیاند وەفدی کوردی کوردستانی تووشی کارەسات کرد. کار بۆ هەموارکردنەوەی یاسای تاپۆکردنی خانووی زیادەڕۆ دەکرێت. بە بەهای ملیاران دۆلار مڵکی دەست بەسەراگیرا و داگیرکراوی حکوومەت دەگێڕێتەوە. جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕای دەگەنێت سەرباری قەیرانە ناوخۆییەکان بەڵام هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێم هەر بەردەوام بووە. دەژڵێت لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زۆرترین شۆکمان پێگەشت. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە دیداری مێریدا و لە پانێڵێکی ئەو دیدارە بە ناوی ئاڵنگەرەکانی حکومڕانی و ڕیفۆرم لە عێراق و هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ماوەی 2 خولدا من کە پێگەی جێگری سەرۆکم هەیە هەمیشە سەرنجمان لەسەر چاکسازی ڕیشەی و دامەزراویەکان بووە کە حکوومەت دەبێت چۆن کار بکات و چۆن خزمەت بکات. تاڵەبانی باسی لەوەش کردووە لە ساڵی 2018 زۆرترین شۆکمان پێگەشت هەر لە بڕینی موچە و بەردەوامی شەڕی داعش و قەیرانە مرۆییەکان کە زیاتر لە 1 ملیۆن پەنابەر هاتنە هەرێم و لەو لاشەوە دابەزی نرخینەوەن. هەموو ئەمانە وای لە ئێمە کرد هەنگاوەکانی چاکسازی خێرا بکەینەوە و بیر لە خەرجیەکان و دامەزراندن و زیادکردنی داهاتە نانەوتیەکان بکەینەوە. پسپۆری بواری ئابووری کە هاوکات بریکاری پێشووتری وەزارەتی دارایی عێراقیش بووە ڕای دەگەنێت کێشەی ئێمە ئەوەیە خەڵکێکمان هەیە کووردە و لە وەفدی کوردی بووە کوردستانی تووشی کارەسات کردووە لە بودجێ عێراقدا. فازڵ نەبی پسپۆری بواری ئابووری و هاوکات بریکاری پێشووتری وەزارەتی دارایی و ئابووری عێراق لەبارەی وەزیری نوێی داراییەوە دەڵێت ئەم خانمەی ئێستای وەزیری داراییە بە هیچ شێوەیەک لە دژی کورد نەبوو و هەرگیزیش دژی کورد نابێت ئەو تەنها یاسای بودجە وەک خۆی جێبەجێ دەکات. ڕاشی دەگەینێت کێشەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە خەڵکێکمان هەیە کووردە و لە وەفدی کوردی بووە هەرێمی کوردستانی تووشی کارەسات کردووە لە بودجێ عێراقدا مادەیەکی وای داناوە هەرێم بەهۆیەوە تووشی کارەسات بووە. بەوتەی دکتۆر فازڵ خۆمان وە کورد لە دوای ساڵی 2018 بەشێک بووین لە دەنانی ئەو بودجەیە و شانازیشمان پێوە کردووە و لە تەلەڤیزیۆنەکان هەندێک لە بەرپرسانی ئێمە شانازیان دەکرد کە لە بودجەی 2019 بەشدار بوون نازانن چیان بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا هێناوە. تیمی وزاری پارتی و یەکێتی کۆدەبنەوە وەزیرێکی پارتیش دەڵێت ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی لە هەولێر و کوردستان قوبوڵکراونیە و ئاسایش و سەقامگیری بەلای حکوومەتی هەرێمەوە هێڵی سوورە. بە گوێرەی وتەی پشتیوان سادق سەرۆکی تیمی وزاری پارتی لە حکوومەتی هەرێم بۆ کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان دەڵێت تیمی وزاری پارتی و یەکێتی کۆدەبنەوە و نیگەرانیەکانی ئەم دوایی هەردوولا گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. پشتیوان سادق ڕاشی گەیاند دوای تەواوبوونی کۆنگرەی چواردەی پارتی لەگەڵ لایەنەکانی دیکە و لەوانەش یەکێتی کۆدەبینەوە بەوتەی ئەو حیزبانی سەرەتا یەکێتی و دواتریش پارتی سەردانیان کردوون کردەوە تیرۆریستەکەی ڕۆژی 7 تشرینی یەکەم لە شاری هەولێر و داهاتی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لەگەڵ ئیدارە سربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان 2% کە یەکێتی لێ نیگەرانە و ئەو نیگەرانی بەلایەنەکانی دیکەش ڕاگەیاندووە. لە بەرامبەریشدا پارتی لەسەر هەمان پرێز گلەیی لە یەکێتی کردووە و ڕوونکردنەوەی خۆی بەلایەنەکان داوە. جێگری سەرۆکی لیژنەی شارەوانیەکان لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات کار بۆ هەموارکردنەوەی مادەیەکی نێو یاسای تاپۆکردنی خانووی زیادەڕۆ دەکەین. نەجات شعبان جێگری سەرۆکی لیژنەی شارەوانیەکان ڕایگەیاند بەپێی یاسای تاپۆکردنی خانووی زیادەڕۆ ماوەیەک بۆ تۆمارکردنی داواکردنی خاوەن خانووی زیادەڕۆ دیاریکرا بوو بەڵام زیاتر لە مانگێکە وادەکە تەواو بووە و ئیتر هاوڵاتیان ناتوانن داواکاری خۆیان پێشکەش بە کارگێڕەکان بکەن بۆ تۆمارکردنی خانووەکانیان.
جێگری سەرۆکی لیژنەی شارەوانەکان دەژڵێت بەپێی مەزەندەی ئێمە هێشتا ڕێژێکی زۆری هاوڵاتی ماوە بۆ تۆمارکردنی مامەڵەی خانووی زیادەڕۆ لەبەرەوەش پێویستە ڕێگە چارەیەک هەبێت بۆ ئەوەی کەس بێبەش نەکرێت لەو دەرفەتەی حکوومەت بۆ تۆمارکردنی خانووی زیادەڕۆ داوێتی. نەجاش شەعبان ڕوونیشی کردەوە لیژنەی شارەوانەکان لەسەر ئەو بابەتە کۆوەتەوە و پێشنیار کراوە بۆ ئەوەی تەنیا ئەو مادەیە هەموار بکرێتەوە و جارێکی دیکە دەرفەت بە خاوەن خانووە زیادەڕۆکان بدرێت مامەڵە پێشکەش بە حکوومەت بکات. شارەوانی بەغدا ڕایگەیان لەماوەی ڕابردوودا توانراوە 640 موڵکی دەست بە سەراگیراوی سەر بە شارەوانی ئەو شارەیان بۆ بگەڕێتەوە کە بەهاکەی بە زیاتر لە ملیاران دۆلار دەخەملێنرێت. شارەوانی بەغدا لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند توانیوێنە 640 موڵکی دەست بە سەراگیراوی شارەوانی بەغدا بگەڕێنرێتەوە کە بەهاکەی ملیاران دۆلارە. لە بەشێکی تری بەیاننامەکەدا هاتووە شارەوانی بەغدا سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکات کە هەوڵی گەڕانەوەی ئەو موڵکانەیان داوە بە تایبەت ئەو لیژنەی بەپێی فەرمانی دیوانی ژمارە 5 ساڵی 2019 پێکەنراوە و دەستەی دەستپاکی بەغدا و دیوانی چاودێری دارایی عێراق تیایدا ئەندامن. لە بەیاننامەکەدا ئەوە هاتووە لیژنەی ناوبراو هێشتا لە کارەکانی بەردەوامە و بە شێوەیەکی ورد و نهێنی بەدوادەچوون بۆ هەموو ئەو موڵکە حکومیانی سەر بە شارەوانی بەغدا دەکات کە دەستیان بەسەرداگیراوە بۆ ئەوەی وەریان بگرێتەوە و ڕادەستی شارەوانی بەغدایان بکات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرە.